بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە کاردانەوەی کوشتنی قاسم سلێمانی کۆماری ئیسلامی ئێران دوو بنکەی سەربازی ئەمریکای لە پارێزگای ئەنبار و یەکیشان لە هەرێمی کوردستان موشک باران کرد. بەرپرسانی ئەمریکاش باز لەو دەکەن کە موشک بارانەکەی زیانێکی گیانی بەدواوە نەبوو. هاوکات دۆناڵد ترامپ لە وتارێکدا سەر لێواری ئەمڕۆ وێڕاوی کە ڕایگەاند ئەمە ڕێگە نادەن ئێران ببێتە خاوەن چەکی ئۆتۆمی ئامادەی خۆشی بۆ گفتوگۆ لەگەڵ ئێران دەربڕی. بەمیان دەرێک لە بەڕێزان غیاس سوورچی شارەزای سەربازی یاسین عەزیز شڕۆڤەکاری سیاسی لە هەولێرەوە تاوتوێی ئەم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دێت. بەرەبەیانی ئەمڕۆ لە کاتژمێری 1:20 خولێک لە هەمانە و کاتەدا کە ئەمریکا هێرشی بۆ سەر قاسم سولەیمانی و هاوڵەکانی ئەنجامدا، سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران هێرشی موشکی بۆ سەردوو بنکەی سەربازی ئەمریکا لە عێراق و هەرێمی کوردستان ئەنجامدا. لەگەڵ ئەنجامدانی هێرشەکەدا سوپای پاسداران ڕایان گەیاند لە وەڵامی هێرشی هێزە داگیرکەرەکانی ئەمریکا و لە تۆڵەی فەرماندەی سوپای قودس و هاوڵەکانی هێزی ئاسمانی سوپای پاسداران لە ئۆپەراسیۆنێکی سەرکەوتوودا لە ژێرناوی شەید سولەیمانی دەیان موشکی زەمین بە زەمینی ئاراستەی بنکەی ئاسمانی عین ئەسەدی سوپای ئەمریکا کردووە. شانەی ڕاگەیاندنی جەنگی عێراقی دەڵێت 7 موشک ئاراستەی بنکەی سەربازی عین ئەسەد و 5 موشک ئاراستەی بنکەی سەربازی هەریر لە نزیک فڕۆکەخانەی هەولێر کراون. هاوکات وەزارەتی بەرگری ئەمریکا ئەنجامدانی هێرشەکەی لەلایەن ئێرانەوە پشتڕاست کردەوە و ڕایگەیاندووە کە بنکەکانیان لە ئامادەباشیدا بوون بۆ هێرشە چاوەڕوان کراوەکانی ئێران. هەروەها فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا ئاماژەی بەوە کردووە کە 15 موشک ئاراستەی بنکەکانیان کراون، 10 موشکیان ئاراستەی بنکەی عین ئەسەد و 1 موشک ئاراستەی بنکەی هەریر کراوە. هەروەها 4 موشکیشیان نەگەیشتونەتە ئامانجەکانیان. سوپای پاسداران و بەرپرسانی باڵای ئێران جەخت لەوە دەکەنەوە کە ئۆپەراسیۆنەکە ئامانجی خۆی پێکاوە، بە جۆرێک کە ئاژانسی هەواڵی فارسی نزیک لە سوپای پاسداران دەڵێت لە هێرشەکەدا بەلای کەمەوە 80 سەربازی ئەمریکا کوژراون و نزیکەی 200 سەربازی دیکەش بریندار بوون. بەڵام بەرپرسانی ئەمریکا بۆ میدیای وڵاتەکەیان ڕەتیان کردەوە کە هیچ سەربازێکیان کوژرابێت. وەزارەتی بەرگری ئەمریکاش هیچ زانیاریەکی سەبارەت بە زیانەکان بڵاو نەکردووەتەوە و دەڵێت سەرقاڵی لێکۆڵینەوە و خەمڵاندنی زیانەکانە. ژمارەیەک لە موشکەکان نەگەیشتونەتە ئامانجی خۆیان و لە ناوچەی دیکە کەوتونەتە خوارەوە. 2 لەو موشکانە لە ناو خاکی هەرێمی کوردستان کەوتونەتە خوارەوە. یەکێکیان لە گوندی سەیدانی سەر بە ناحەی بەحرکە 10 کیلۆمەتر باکووری خۆرئاوای هەولێر و ئەوی دیکەیان لە قەزای بەردەڕەشی سەر بە پارێزگای دوهۆک. ئەو موشکانە هیچ زیانێکی گیانیان بە هاوڵاتیانی هەرێم نەگەیاندووە، بەڵام هەندێک خان و دوکان کە نزیک بوون لە شوێنی کەوتنە خوارەوەی موشکەکان زیانی مادیان بەرکەوتووە. 2 موشکی دیکەش لە قەزای هیت و ناوچەیەکی ڕۆژئاوای عێراق کەوتونەتە خوارەوە. بەپێی بەیاننامەی وتەبێژی عادل عەبدولمەهدی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراقیش لە نیوە شەودا بەنامەیەکی زارەکی عادل عەبدولمەهدی لە دەستپێکردنی وەڵامدانەوەی ئێران بۆ تیرۆرکردنی قاسم سولەیمانی ئاگادار کراوەتەوە. هەروەها بەرپرسانی ئێران جەختیان لەوە کردوێتەوە کە ئەو ناوچانە دەکەنە ئامانج کە هێزی ئەمریکایان تێدایە. هاوکات هێزەکانی ئەمریکاش عادل عەبدولمەهدیان لە هێرشی بۆ سەر هەردوو بنکەکەیان ئاگادار کردوێتەوە. محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێرانیش جەختی لەوە کردەوە کە عێراق لە ئەنجامدانی هێرشەکە ئاگادار کراوەتەوە. ئەمریکا لە عێراق چەندین بنکەی سەربازی هەیە. بنکەی عین ئەسەد گەورەترینیانە. ئێران دەڵێت کردنە ئامانجی ئەو بنکەیە بەو هۆیەوە بووە کە لەو بنکەیەوە هێرش کراوەتە سەر قاسم سولەیمانی و هاوڕێکانی. هەروەها بنکەکانی حەبانیە لە ئەنبار، تاجیل لە تکریت، گەیارە لە مووسڵ، کەیوەن لە کەرکووک لە بنکە دیارەکانی ئەمریکان. چەند بنکەیەکی مەشق و ڕاهێنانیشی لە هەرێمی کوردستان هەیە، بەڵام هیچ بنکەیەکی لە ناوچە شیعەنشینەکانی عێراق نییە. بەپێی هەندێک ئاماریش 6,000 سەربازی ئەمریکی لە عێراقدا هەن.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک غیاس ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین خوێندنەوەی بەڕێستان وەکو شارەزایەکی سەربازی بۆ موشکبارانکردنی بنکە سەربازیەکانی ئەمریکا لەلایەن ئێرانەوە چۆن دەخوێننەوە. پێشەچی زۆر سپاس بۆ میوانداریە ڕێز و سڵاوم هەیە بۆ بینەرانی بەڕێستان. دیارە ئەمە شتێکی چاوەڕوان کرا بوو بە هەر شێوێک ئێران شتێکی کردبا بۆ دڵنەوایی و بۆ بڵێن نەرمکردنەوەی تووڕێی و ناڕەزای خەڵکی ئێران. ئەمەی کە ئێران کردی کە گوایە بۆمبارانی بنکەکانی ئەمریکای کردووە، بەڵام بە پێچەوانە من دەیبینم ئەوەی ئێران کردی تەنها ڕازیکردنی خەڵکە تووڕەیەکە بووە. چونکە بۆ نمونە چەند موشکێکی ئاراستەی بڵێن قاعیدەی عین ئەسەد کردووە کە دەکەوێتە پارێزگای ئەنبار واتە نزیک شاری ڕۆمادی، ئەوی تریش ئاراستەی دوو شوێنی کردووە لە هەرێمی کوردستان کە یەکیان بڵێن کە گوایە قاعیدەیەکی ئەمریکی لە ناو فڕۆکەخانەی هەولێر هەیە، بەڵام بڵێن ئەنجامەکەی نەپێکاوە. ئەوی تریش کە کەوتۆتە گوندی خەلیکان لە دەبەری بەردەڕەش ئەستن سەر بە قەزای ببوورە قەزایەکە سەر بە پارێزگای دۆکە کەواتە ئەمە هیچ بڵێن دەرەنجامێکی وای نەبووە کە بە تۆڵەسەنەوە یان بە شتێکی تر لە قەڵەم بداتن. بەپێ ئەو زانیارانی دەستمان کەوتۆ خۆشم پەیوەندیم لەگەڵ چەندین ڕاگەیانکار و هەروە چەند فەرماندەی عەسکەریش کردووە لە دەبەرەکە لە هەردوو شوێنەکانی تریش برێن لە قەزای هیت و لە حەبانیە و لە بنکەی عین ئەسەدیش کە ئەمریکاش خۆی پشتڕاستی کردەوە، هیچ زەرەر و زیانێکی نەبووە. ئەماش بە هەمان شێوەی هەرێمی کوردستان بە چۆلەکان و بیابانەکان کەوتون. بەڵام خوێنەوەی جۆرا و جۆر هەیە بۆ چوونی بەڕێزت هەندێکیان دەڵێن ئامانجەکەی نەپێکاوە، هەندێک گەڕاگانی ئەمریکی بۆ نمونەوەکو CNN و فۆکس نیوز دەیانگو بان قەزد ئێران ئامانجەکانی نەپێکاوە. ڕای بەڕێزت چیە لەم بارەوە؟ یاخود هەندێکیانە گوایە ڕێکەوتنی پێشوەختەش هەیە، هەندێک بۆ چوونی ئاواش دەخرێتە ڕوو. من پێم وایە هەردوو لە نایانەوێ بەرگریەک یان بڵێن تێکەڵچوونێک لە نێوانیان دروست بیتن، هەردوو لە دەیانەوێ ئەم ئاریشەیە یان ئەم گرفتە یان ئەم کێشەیە دام بمرێکێنەوە. ئەوەی کە ئەمریکا کردی دیتمان کە بڵێن زەربەیەکی یان بڵێن دەربەشی گەورەی لە ئێراندا، پاشەوەش ئێران دەویست تۆڵی بکاتەوە، بەڵام وەکو ئاماژە پێکرەمە تۆڵەکردنەوە نەبوو، بەڵام بەگشتی هەردوو لە نەیان دەویست بڵێن شەڕەکە بەرەو ئاقارێکی تر بڕوە یان گرژەکان بەرەو ئاقارێکی تر بڕوە. و ئێساش من دەبینم بەو چەند موشک بارانکردنەی ئێران بۆ بیابانەکانی عێراق و پێدەشتەکانی کوردستان ئەمە دۆخەکە هێور دەکاتەوە، بەڵام خۆی لە خۆیدا هێور بوونەوە هەر ئەوە نییە کە بە موشک و بە بڵێن فڕۆکەی جەنجی تەسفی یەکتری بکەن. ئەمە هەر دەمینێ ئەمریکا بە هەموو توانایشەوە دەیەوێتن دەستی ئێران لەو شوێنانە ببڕێت وەکو لیبیا و هەروەها لوبنان و بە تایبەتیش عێراق، چونکە هەمومان دەزانین ئێستا حکمی عێراق لەدەست شیعەیە و لەدەست شیعەش نەک لەدەست حکومەتی شیعەیە بەڵکو لەدەست میلیشە چەکدارەکانە کە ئەوان دەسەڵاتیان زۆر زیاترە لەسەر دەستگا تەنفیزیەکانی عێراق. ئەمە خۆی لە خۆیدا عێراق کەوتۆتە ژێر بڵێن هەژمونی ئێران. ئەمە بەنسبەت ئەمریکا و وڵاتانی تریش ئەمە لەلایەن بەوا بە ئاسانی هەرس ناکرێتن. من وای بۆ دەچم ئەمە ئەم کێشەیە درێژە دەخایەنێتن و ئەمە بە پێچەوە ئەنیانی بڵێن بە شتێکی بە نەرێنی لەسەر خەڵکی عێراق دەشکێتەوە. یعنی ئێستا ئێمە کاوەکو دەوڵەتی عێراق صاحب سیادەی نەوەیەتی بار، بەڵام هیچ سیادێک بۆ عێراق نەماوە، هەر بووتە گۆڕەپانی ململانەی وڵاتەکان و تەسفی حیسابات لە نێوان وڵاتەکاندا. سپاس دەکەم کاک غیاس. کاک یاسین سپاس بۆ مامەدەبوونی بەڕێزیشتان. خوێندنەوەی بەڕێزتان چییە بۆ موشک بارانکردنەکەی ئێران و بە بۆچوونی ئەوە هیچ پەیامێکی تێدا بوو ئەم موشک باران؟ ئەگەر پەیامی تێ پەیامەکە چی بوو؟ کاک حەکیمجان سڵای خۆی گەورە لە جرابت و کارمەندانی پەیام و بینەرە خۆشەویستەکان. تەمان کاک غیاس شتی زۆر جوان و ڕێکوپێکی باس کرد کە تقریبن هەموو شرۆڤەکان ئێستا بەو ئاراستەیە دەچی. پەیامی ئێران زیاتر پەیامێک بوو بۆ ناوخۆی خۆی و هەوادارانی لە عێراق و تەواوی ناوچەکە. بەڵام ئایا چەند کاریگەری دەبی لەسەر ئامانجە سەرچەکانی ئێران و هاوپەیمانانی؟ ئەمە پێم وایە ئەو ئامانجە ناتوانێت
یعنی بپێکی ئێران بەو هێرشە سەربازی کە بە ناو زۆر گەورە بوو بەڵام لە مەزمونونەکەی یان لە ئاکامەکانی بەڕاستی ئەو کاریگەریەی نابی بەسەر ئەو وەزعی کە داخوازراولیان لە تۆڵە سندنی مەسەرەن کوشتنی سلێمانی و برادەرەکانی بەڵام ئەوەی کە گرینگە ئێمە لێرە ئاماژەی بۆ بکەین کە ئەمن پێم وایە دەبتە قۆناغێکی ئیزابی قۆناغێکی چاکتر لە پێشتر لە تەواوی ناوچەکە کە ئێران یان ئەمریکا هەردوو لایەن ملکەتکەن لە بۆ وتو وێژێکی ڕاستەقینە و توێژێکی واقعی کە بتوانن ئەو کێشەیە ئەو گرفتە دەرونی و ئەو گرفتە دوور و درێژەی لە نێوانیان هەیە بگەنە ڕێگاچارەیەکی معقول و لەلای هەردوولان قبول بکرێ ئەو ڕێگاچارەیە بۆیە پێم وایە ئەو کاریگەریەکەی بەو لایەنە کە ئەمە پێمان باشە ئیزابی دەبی کە ئێران ڕێز لە وەزعی نوێ بگری ڕێز لە تااقەت و ئیمکانیاتی تەواوی خۆی بگری ینی ئەو هێزەی کە هەیەی تاو تاقی کراوە لەو ماوەیە لەو چەند ڕۆژەی کە فعلەن ئێران لە کێشەیەکی گەورەیە لەگەر وڵاتێکی سەرسەختی زلهێزی بە ئیدارەیەکی سەرسەخت کە ئێستا لە ئەمریکا حکم دەکەن بۆیە من وەکو باسم کرد پێم وایە کە ئێمە ینی لە تێپەڕاندنی ئەو قۆناغێکی ئیزاوی لە تەواوی ناوچەکە چاوەڕێ دەکەین ئینشاڵڵا باشە بەس پێ دوایە بڕۆین بۆ ئارامبوونەوەی بارودۆخەکە ینی گرژی زیاتری بەدوانێ وتارەکەی ئەمێوارەی دۆناڵد ترامپ ئەوەی لە دەخوێنراوە کە ئەوانیش مەسەلەن باسی لەوە کرد کە باوەش بۆ ئاشتی دەکەنەوە ینی پێ دوایە دەکرێت لەم قۆناغە بەرەوە هەنگاو بڕۆن لە کاتێکا پێشتر مەسەلەن ئێران گفتوگۆی لەگەڵ ئەمریکا ڕەت کردوتۆ تاوەکو و سزاکانی سەری هەڵنەگیرێتەوە نەگەڕێتەوە بۆ ڕێکەوتن نامێتەوەمی دڵنیە کاک حەچیم دڵنیە ئەمە ئەگەر سەرنج دەین کە پاش موشک بارانکردنەکەی ئەو شەو زیاتر لە ئێران چێ بەناوی ئێران قسەی دەکرد زیاتر وەزیری دەرەوە قسەی کرد کە جەواز زەریفەیانی کە وەزیری دەرەوەی وڵاتە قسان دەکات تەمان بە ئاراستەیەکی هێمن قسان دەکات بە ئاراستەیەکی دیبلۆماسی بە ئاراستەیەکی سیاسی هەروەها دواکەوتنی وتارەکەی ترامپیش لە شەوەوە بۆ ئەو چەند سەعاتێک پێش ئێستا ئەوەش ئاماژەیەکە کە هەردوو لە ئێستا گەیشتنە قەناعەت کە پاش ئەو قۆناغی تێپەڕی پاش ئەو چەند ڕۆژە سەختەی تێپەڕی لە بارێکی دەرونی سەخت دەرچوون ئێستا ئەمە هەنگاو دەنین وەکو ناوچەکە وەکو هەردوو وڵاتی زلهێز لە ناوچەکە و کاریگەر هەردووچیان هەنگاو دەنێن لە ڕێگای کەناڵە دیبلۆماسیەکان کە قۆناغێکی تێ پێداکە من دڵنیام کە لەو چەند ڕۆژەی ئەوە بەرهەمی دەبێت و خەڵکێک دەکەوتە نێوان لە ڕێگای نەتەوە یەکگرتوەکان لە ڕێگای رووسیا سین هەندێک وڵاتی عەرەبی و تورکیا کە بکەونە نێوانیان و قۆناغەچکە وەفعلە قۆناغێک لە گفتوگۆ لە نێوانیان دەست پێ بکات بەڵا بەس وەکو پێدووە لەم ساتەخش کەناڵی دیبلۆماسی هەیە هەندێک لایەن بۆنە باز لە سەڵتەنەتی عومان دەکەن باز لە باڵۆزخانەی سویسرا لە ئێران ئێستا هیچ لایەنێک ئەو ڕۆڵە ناوبژیوانەیە دەبینێت ینی پێم وایە ئەو قۆناغا لە سەڵتەنەی عومان یان لە باڵوێزخانەی سویسرای گەورەترە ئەمن پێم وایە ینی هەروە بە پێی هەندێک زانیاریش کە وڵاتی چین بەڕاستی ئێستا بە جددی هاتۆ سەرخەت کە ئەوەش بکات تەمان بە هاوکاری رووسیاش دەبی ئەو مەسەلەی ئەم پێم وایە وڵاتی گەورەتر ینی وڵاتی بەهێزتر وڵاتی کاریگەتر دەکەونە نێوان ئێران و ئەمریکا کە ئەوەش ئومێدێک دەبەخشی کە قۆناغەکی چاک قۆناغەکی ئیزابی دەست پێ بکات لە پەیوەندیەکانی هەردوو لاو گەیشتن بە نیمچە ڕێکەوتنێک کە گرژی زیاتر دروست نەبی چ لە عێراق چ لە هەموو ناوچەکە بەڵێ سوپاس دەکەم کاک غیاس ئەگەر بگەڕێم وڵای بەڕێزت سەبارەت بەوەی کە باس لەوە دەکرێت کە بنکەی عین نەسەب کە دەکەوێتە ناوچەیەکی سونە نشین موشک باران کراوە لەگەڵ ئەوەش کەشانەی ڕاگەانی جەنگی عێراق دەڵێ بنکەی هەریریش لە هەرێم بردومان کراوە یعنی هیچ پامێکی تێدایە چی بۆ سونەکان پامی سەربازیش بێگەر وە چی بۆ کوردیش لەلایەن ئێرانەوە
بێتن چکە چەند ساڵانی ڕابردوو هەرسنە برێن زیاتری شیعە بەرهەڵسکار بوون لەگەر ئەمریکان بەڵام ئەم شوێنانە وەکو هەبوو دەزانین کە ئەمانە کاتی خۆی هەر شوێنی فڕۆکە بووینە جاچێ فڕۆکەخانە بووی بن یان فڕۆکە خانەیەکی یان بڵێن شوێنی فڕۆکە جەنجەکان بووی بن ئێستا حەبانیا خواگە بگەڕێ بۆ مێژوەکەی لە کاتی سەردەمی بەعسەوە کرا بە فڕۆکە ینی پێشتر عسکەر بووە سەربازگەر بۆ کراوەتە فڕۆکە خانە و هەروەها دەشتی حەریر خۆمان دەزانێت فڕۆکخانەی لەوێ بوو کە لە شەڕی کوێتدا زۆربەی هەرە زۆری چەک و تەقەمەنی بۆ سوپای هاوپەیمانان و بە تایبەتی ئەمریکا لەوێوە داهات نەخێر ئەم شوێنانە کاتی خۆی دەتوانم بڵێم ڕژێمی بەعەز دروستیکردنە لە شوێنە سنیەکان بۆ سوود وەرگرتن لەیان بە تایبەتیش لە شەڕی ئێران دوای ئەوە لە شەڕی کوێت لەم شوێنانە ئەگینا خۆ پێشتر کاتی کە داعش سەری هەڵدا و پاش داعشی شوێنەکانی شیعە زیاتر ئەمینتر بوون لە شوێنە سنیەکان بەڵام ئێستا پێچەوانەکەی ڕاستە ئێستا دەبینیم زیاتر سنەتدان بە خۆدا دەگرێت بەرهەڵسکاری ئەمریکا و هێزەکانی تر ناکە چکە گەیشتنە و قەنەعەتێک کە کردیان دژی ئەمریکا و وڵاتانی تری هاوپەیمانی ئەمریکا زەرەرێکی گەورەیان لە خۆدا بەڵام ئەمەیان ڕۆکە بوویتە هەڵسکاری ئەمریکا و وڵاتانی تر ئەمانە شیعان بەڵام من بە بۆ چوونی خۆم من نە ئەمریکیم وەنە لەگەڵ ئایدۆلۆژی و سیاسەتی ئەمریکاشدام و ئەمریکا نە دۆستی تاسەری هەیە و نە دوژمنی تاسەریشی هەیە بەڵام ئەوەی ئەمڕۆ کە شیعە دەکەن ئەمانە وەکو بڵێن سەری خۆیان دەخۆن چونکە ئەمریکا هات ڕژێمی سەدامی تێکدا و عێراقیشی تەسلیمی شیعەکان کرد بمانەوێت نەمان ئەوان زۆرینە و حکمی عێراقیش لە دەستەوانە بەڵام ئێستا پێدەچێت کە ئەوان بە فیتی ئێران و دەوڵەتانی تریش دەیانەوێت پشێویەک لەناو عێراق دروست بکەن بەڵام دەرانجامەکەی بە سلبی بەسەریانەوە دەوەستێتەوە بەڵێ بەس وە کۆکاری چێک ئێستامە دەبین کۆمەڵێک بنکەی سەربازی ئەمریکیە بۆ نمونە عینە سەد و بڵێن حەبانیە لە ئەنبار تاجی لە بەغداد گیارە لە مووسڵ بڵێن کەیوان لە کەرکووک هەمویان لە ناوچە کوردی و سوونەکانەوە هەر پێشتر بەهۆی هەڵکەوتەی مەسەلەن ئەوە بوو کە بەعز لەو ناوچانە دروستی کردنی یاخود بەهۆی ئەوەشە کە ئەمریکا مەترسیە بۆ لە ناوچە شیعەکان بۆ نمونە بنکەی سەربازی نەبێت وەکو ئاماژەم پێکرد هەر هەمویان لە ڕژێمەکانی پێشونە کە بەعسپێشی بەعسی دروست کراون سەربازگە بووینە شوێنی نیشتنی فڕۆکەش بووینە بەڵام ئەمریکا پەرەی پێداوە بەڕاستی ینی بە تایبەتیش عین ئەسەد و هەروە فڕۆکەخانەیان برێن سەربازگەی حەبانیا گەیارە شرگاتمان هەیە پەرەی پێداوە وەکو خۆشی ئاماژەی پێکرد کە بە سەدان ملیاری لێ سەرف کردوون و ئاماژەشی پێکرد کە لە عێراق دەربچێ ئەبێ ئەم پارانەی بۆ بگەڕێنەوە بەڵێ بوونی ئەمریکا لەم شوێنانە تەنها بۆ ئەوە بۆ کە شوێنەکە ئامادەیە و ئامادە کراو بووە بۆ فڕۆکە و بۆ سەربازگەی بڵێن پارێزراو ئەگینە هیچ شتێکی تری لە پاش نییە بەڵام خۆمان دەزانین کە ڕژێمی بەعەز زیاتر ئیحتیمامی بە محافەڵە سنیەکان دەدا پارێزگە سنیەکان کەمتر بڵێن ئیحتیمامی بە کورد و بە شیعەکان دەتە بە تایبەتیش بە شیعەکان یعنی تاکو ئێستا زۆربەی سنتەری شارەکانیان پارێزگاکانیان لە گوندێکی گەورە دەچێتن بەڵام دووبارە دەیگەڕێنمەوە هۆی بوونی ئەمریکا لەم شوێنانە دەگەڕێتەوە بۆ ئەو سەربازگە کۆرانەی کە لە ڕژێمەکانی پێشووی عێراقەوە دروستکراون بگرێتەوە لە کاتی مەلکیش حەبانی هەر سەربازگە بووە ئەمە هۆیەکەیتی هیچی تری بەدواوەدا نییە بەڵێ ئەی سەبارەت بە ئەوەی کە هەندێک مەسەلەن شیکەرەوەی سەربازی خوێندنەوەیان بۆەوە بوو کە بردومان بڵێ مشک بارانکردنی عین ئەسەد لە پارێزگای ئەنبار لە ڕۆژاوی عێراق لە نزیک سنووری سووریا هیچ پامێکی تێداوە بۆ هاوپەیمانەکانی ئەمریکا بۆ سعودیە بۆ ئیمارات و وڵاتانی تریش چووکاوەی کە سوپای پازاران باز دەکە کەمەوداکەی ئەو موشکێک کە قیام بەکارات 800 کیلۆمەتر بووە زولفەقار 700 کیلۆمەتر بووە نا خۆی ئەگەر ئێران بیوست بە بڵێن تۆڵەی لە ئەمریکا بستاندباوە ئەمریکا بە سەدان و بگرە نزیکە 1000 ئستوڵ ینی واتە برێن کەشتی بڵێن بازرگانی و کەشتی سەربازی لە ناو خەلیجی عەرەبی هەیە خۆ زۆر نزیکیشە لە سنووری ئێران نیوەی خەلیجی عەرەبی بەدەست ئێرانەوەیە دەیتوانی بە موشەشی کەمتر مەوداش تۆڵی لە ئەمریکا بستاندەوە هەم لە ڕووی بڵێن مرۆی و قوربانی
و هەروەها لە ڕووی ئابووری اقتصادیشەوە بەڵام ئەوەی کردی ئەمریکا ئێران بەرامبەر بە ئەمریکا دووبارەی دەڵێمەوە تەنها بۆ دڵنیایی و دامرکاندنی ڕق و قینەی خەڵکی ئێران و هاوسۆزەکانی خۆی بوو لە وڵاتانی تر وەکو ئەو میلیشیاتانێک کە لە عێراق و لە لوبنان و لە یەمەن و لە پاکستان و لە شوێنەکانی تری هەیە ئەگەینا دووبارەی دەکەمەوە ئەو کەشتێ باڵهەرگر و کەشتێ سەربازیانی ئەمریکا لە بڵێن لە خەلیجی عەرەبی و لە شەرقی عەرەبی زۆر نزیکن لە ئیران و دەشی توانی زۆر بڵێن زەرەری زیاتریشی لێ بداتن بەڵام ئەمە دیارە هەر تەنها ئەوەیە کە باسم لێوە کرد بۆ دڵنەوایی و دامرکاندنی ڕقوقینەی خەڵکەکەیە. بەڵێ سوپاس دەکەم کاک یاسین کڕین لای بەڕێزت سەبارەت بەوەی کە زۆر قسە لەسەرەوەی و کاری چیە کە عێراق مەسەلەن بۆتە شوێنی ئەو ململانەی نێوان ئێران و ئەمریکا و کاری چێ کە عێراق مەسەلەن بۆتە قوربانی ئەم بارودۆخەش هەم کوشتنی قاسم سلێمانی لە عێراق مەسەلەن ئەم موشک بارانە شەر لە عێراق وەکو کاغازی وتی دەکرا مەسەلەن لە ئاوەکانی کەنداویش بکرێ موشک باران. خۆی کاک حەچیم هەمووی تەڵان دەگەڕێتەوە سەر ئەوەی کە عێراق حکوومەتێکی لاوازی بێدەسەڵاتی هەیە. ئەو حکوومەتە لاوازە بێدەسەڵاتە کە لە پاش 2023 دروست بووە و هەتا ئێستا بۆتە هۆی ئەوەی کە دەسەڵاتی سیاسی و حتا دەسەڵاتی ئەمنی و سەربازیش لە عێراق نەگاتەوە ئاستەی کە خاوەن بڕیاری خۆی بی. خاڵی دووەم کە ئەوانەی لە پاش 2023 هاتنە سەر حکم یان بوونە ڕکەشی واجهەی حکم لە عێراق بەڕاستی ینی دیار بوو کە سەر بە وڵاتانن ینی زیاتر لە ڕوانگەی عێراقیاتیەوە لە ڕوانگەی نیشتیمانی عێراقی با بڵێن مامەڵەیان نەکرد زیاتر بە قسەی ئەو جێبەجێکردنی فەرمانی ئەولای کە ئەوە ڕۆژ بە ڕۆژ وای کرد کە لە حاڵەتی دەسەڵات و لە حاڵەتی حکومکردنی وڵات ببنە مەسەلەن وەکو تابعەک بن یان وەکو مەسەلەن ینی خەڵکێک لە دەرەوەی سنوور بە کۆنتترۆل مەسەلەن بیاهینی ببە ئەو لاوازبوونەی دەسەڵات کە هەتا ئێستا شەر بەردەوامە و ینی بەداخەوە ئاسوۆیەشی واڕوونیە کە حکوومەتێکی بەهێز لە عێراق دروست بی چونکە ئەو طبقە سیاسی کە ئێستا لە عێراق خۆم دەکەن بەڵاتی تەن تەماشا دەکەی لەو سەری هەتا ئەو سەری دەبینی خەڵکەکی وای تێدا نییە کە بتوانانی عێراق بگەڕێنێتەوە دۆخێکی بەهێز بگەڕێنەوە سەر ئەوەی کە وڵاتێک بی سیادەی خۆی بپارێزی خاوەنی بڕیاری خۆی هەبی ئەگەر خەڵکانێکیش ینی بیانوێ ئەوە بکەن بەڕاستی نەبوونی دەسەڵاتێکی سیاسی بەهێز و بوونی چەند گروپی چەکدار و چەند میلیشیای چەکدار کە خەڵکانێک پشتیوان دەکەن مەسەن لە ناو حکوومەت لە ناو دەسەڵاتی سیاسی ئەوە وای کردێ کە عێراق هەتا ئێستا و لە ئاسۆیەکی نزیکیش کەوا ڕوون نەبی کە ئەو ئەزمونە ناخۆشە و تاڵاو ئەو ئەزمونە لاوازەی حکومکردن یان بەڕێوەبرنی دەسەڵات هەر ئەو بی بۆیە پێم وانێ زۆر تازە ینی حکوومەتی عێراقی تازە ینی مەسەلەن ئەمەلیەی سیاسی لە عێراق بتوانی دەسەڵات و سیادەی عێراق بپارێزی لەو نێوانە خەریکی ئەولابی هەتا بکرێ وڵاتەکە ئەوەندەی هەیە زیاتر زەرمەند نەبی. بەڵێ ئەی سەباردەوەی کە مەسەلەن وەکو کورد ئەو بردومانش کە لە هەرێم کراوە هیچ پامێکی بۆ کورتدا کە مەسەلەن کورد پشگیری ئەمریکای کرد بێ لەوەی کە ئامادە نەبوو دەنگ بە بڕیاری دەرکردنی هێزە بیانیەکان بدات وایت پێ دوای هیچ فشارێک لەلایەن هەم ئەمریکا و ئێرانیشەوە لە بۆ پرسە لەسەر هەرێمی کوردستان هەیە؟ خۆی ئەوەی لە شانسی کورد ئەوەیە کە فشاری لە هەردوو لای لەسرە ینی کورد فشاری ئێرانی لەسەر و فشاری ئەمریکاشی لەسرە و ئەوەی کە داخەکەی گەورەتر کرێت کە ئێستا کورد لایەنەکانی کوردستان هەتا ئێستا بە یەک هەڵوێست مامەڵە ناکەن لەگەر نەوەزی عێراق نەوەزی ناوچەکە بە تەواوی ئەوەش کە بوویتە گرفتێک لە بۆ کورد بەڵام وەکو واقع یعنی ئێمە وەکو واقع ئەگەر واقعەکە بخوێنینەوە کە دیارە بۆ کورد باشە کە هاوسەنجیەک ڕاگری بەڵام هاوسەنجیەک کە واقع بینانەبی کە ئەمریکا زیاتر لە ناوچەکە دەسەڵاتی بەهێزترە دەسەڵاتی سەربازی دەسەڵاتی ئەمنی دەسەڵاتی سیاسی یعنی ئەوە دەبی ئەو بکەین بەڵام ینی ناکرێت بە یەک چاو یان لە یەک ئاست یان لە یەک مەسافە ئەمە وەکو کورد لە نێوان ئەمریکا و ئێران بین بەڵام وا باشە کە بتوانین هاوسەنجیەک بپارێزین
کە بەرژەوەندەکانی کوردستان و خەڵکی کوردستان و کیانی سیاسی کوردستان بپارێزرێت. بەڵام من پێم وایە تەمان کە ئاراستەکردنی ئەو موشەکانش یعنی دیارە نامەیەکی توندی تێدایە، یعنی ئەمە ناشادێتەوە کە کنسولگەری ئێران لە هەولێر ئەوێ ڕۆژێ پاش ئەوەی کە پێش ئەو هێرشە بکرێ گرەی لە هەرێمی کوردستان کرد، ینی کە پێوا بوو هەڵوێستی زۆر لاواز بوو لە بەرامبەر مەسەلەن کوشتنی سلێمانی و هاوڵەکانی. دوایە مەسەلەن دەنگنەدانی لایەنە کوردیەکان لە بەغدا بۆ دەرکردنی ئەوەی کە بەڕاستی ئەوە بڕیارێکی زۆر حەکیمانە بوو کە پێم وایە کورد سوود لەو هەڵوێستە وەردەگرێ و ئامانجەکانی ئەو هەڵوێستا ئیزابیەی لە چەند ڕۆژی داهاتوویان لە کاتێکی نزیک پێم وایە دەبینی. باشە، سوپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز، ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکوێکی ڕۆژانەی نییە، هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنا. 0 153 85 سلیکۆنی واشێری حەراری براندێکی نوێی سەردەمیانە و ڕێگە پێدراوە و ئەڵمانیە بەکاردێت بۆ سەرجەم و شوێنانی کە حەرارین و گەرماتەیاندا لە سەر و 380 پلەی حەراریەوەیە. ئەم سلیکۆنە توانای چاکردنەوەی سەرجەم شکاویەکانی هەیە. سلیکۆنی واشێری حەراری توانای چاکردنەوەی بەشەکانی ئۆتۆمبیل و بەشی میکانیکی کارگە و شوێنە بەرهەمهێنەرەکان و چەندین شوێنی تری هەیە. ئەم سلیکۆنە گەرانتی لە 100% لەگەڵدایە و توانا و هێزەکەی سەرسامت دەکات. چی بخوازێ ئارەزووتان لارچی بێ برنجیمانیا بەدەستم بە ئاسانی دروستە بێ کاتێ هەموو شێت تاو بوو خۆشترینیان دێتە سەرمێت تەموو چێژی برنجیمانیا یەکری داگرن ئامێ لە ڕۆژی لەدایک بوونتە تۆ شایستەی جوانترینی ئەمەوێ هەموو دڵخۆش بن تۆ شێش لە ژیان ببینی برنجیمانیا هێزی خوانە شایستەی ماڵ میوانە. برنجی 11 هندی و 11 پاکستانی مانیا بە تام و چێژ و ناوازە و تەنیا تاکە برنجە لە هەموو ئەوروپا بەکاردێنرێت. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسەی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و کەپارەی زۆرە. بوشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک غەیاز بەرەم بۆ لای بەڕێز سەبارەت بووی کە بەرپرسانی ئێران باس لەوە دەکەن کە ئەوان تۆڵەی خۆیان کردوتەوە بە قسەی خۆیان. ئێستا کۆمەڵێک سەرکردەی هەشتەیە کە دەڵێ کاتی تۆڵەی ئەوانە پێ دوایە
ینی گرژە سەربازیەکە کۆتایی هاتووە یاخود بۆ نمونە لە عێراق و بڵێن لە یەمەن و لە لوبنانیش مەسەلەن گرژی سەربازی دروست بێ کاردانەوە هەبێ؟ دەکرێ و دەگوترێت تەنها بۆ ڕاگەاندن و بۆ مزایداتی سیاسیە وەکو ئەو ڕۆژ بیسمان یەشێک لە سەرکردە شیعەکان بە ناوی قەیس الخەزعەلی کە سەرپەرشتی گروپێت میلیشە چەکدارەکانی عەسای بەهەل حەق دەکا گوتی ئێران تۆڵی خۆی کردوتەوە ماوە ئێمەش تۆڵی ئەبوو مەهدی المهندس بکەینەوە ئەمە تەنها لە چوارچێوەی ڕاگەیاندن و چارچێوەی بڵێن خۆ بە قەبەزانین من وای بۆ دەچم ئەگینە تۆڵی چێ لە ئەمریکا دەکاتەوە تۆ دەوڵەتێکی زلهێزی وەکو ئێران تۆڵی خۆ پێ نەکراوە قەیس الخەزعەلی کە بەشێکی بچووکە فەسیلەیەکی بچووکە کە سەر بە ئێرانەوەیە چ تۆڵە لە ئەمریکا دەکاتەوە وازم تۆڵەکردنەکەی خۆی ئەوە دەبێتن وەکو ئەبوو مەهدی مهندسینی بەسەردیان وەکو قاسم سلێمانی چکەمە ئەمریکا ئێستا وەکو ئاماژەشتان پێکرێ خۆمە دەبی واقع بین ئەمریکا نزیکەی زیاتر لە 50 قاعدەی عسکەری لە سەرتاسەری عێراقەیە و بەپێی هەموو ئاماژەکان و بەپێی هەموو پێوەرەکان دەتوانم بڵێم نزیکەی 10,000 چەکداری ڕاهێنراوی مارێنز و هێزەکانی تایبەتی لە عێراقا و ئێستا سیادەی بڵێن ئاسمانی عێراق دەتوانم بڵێم ئاسمانی عێراق لەژێر سیادەی ئەمریکادایە نەخێرەمانە لە زیاتر لە پرۆپاگەندە هیچ شتێکی تر نین چونکەمانە پێشتریش زۆر پرۆپاگەندەوەیان دەکریان زۆر دژایەتی سەرکرداکەکانی کوردیان دەکرد بگرە سوکاتیشان بە سەرکرداتیەکانی ئێمە دەکرد بەڵام خۆی لە خۆیدا ئەمانە خۆ بچووکردنەوەیە خۆیان بچووکەکەنەوە ئەگینە هیچی تر لە ئارادان نیە باشە بە زۆکو ئاسمانی عێراق ئێستاش هەر بەرز ئەمریکاوێ دوای برارەکەی پارلەمانی عێراقیش کە بڵێن دەریان کرد کە لەمە دووە بەبێ ڕەزامەندی عێراق ئەمریکەکان نەتوانن ئاسمانی عێراق بەکاربێنن خۆی ئەوەی کە لە پەرلەمان کرا ئەمانە هەمووی بڵێن کوتلە و حزب و هاوپەیمانە شیعەکان بوون من ئەمە بە بڵێن پەیامێک یان بڕیارێکی پەرلەمانێکی نیشتیمانی نازانم چونکە سەرتاسەری برانی عەرەبی سوننا و گشت کوردەکانیش بڵێن نوێنەرانی کورد لەوێ هەمووی مقاتعەی ئەم دانیشتنیان کرد کەواتەمە بڕیارێکی شیعەیە هەرچەندە بڵێن سەرکەوتنی شینە لەبەرەوەی کە زۆرینە دەنجیان پێداوە بەڵام هەمووی لەلایەن شیعەوە بووە ئەمە نیشتیمانی نییە بڕیارەی دووەمینیش بە بڕیارێکی ئاوها ئەمریکا دەست بەرداری عێراق نابێتن و خۆشی ئەمریکا نەیشاردۆتەوە بە هەر بیانوەیەک بێتن بە بیانوەی ئەوەی بدەبی چەند سەد یان چەند هەزار ملیارێکمان بدەێتیان بڵێن سزای ئابووری بەسەر عێراقدا دەشکێنم کە لە هێران زۆر گەورەتر بێتن بە هەموو شێوەیەک ئەمریکا نە بە قەراری پەرلەمانی عێراقوانە بە بڕیاری حکوومەتی عێراق دەرناسێتن سیادەتی عێراق ئەمڕۆ دەتوانم بڵێم عێراق سیادەتی نییە ئەو سیادەتەی کە هەیشە لە دەست ئەمریکا و هێزە هاوپەیمانەکانە ئەوەی تریش کە لەم لەو بڵێن حکومڕانی عێراق دەکەنجا بە زۆری بێتن و بە خۆشی بێتن و بە ناخۆشی بێت ئەم گروپە شیعانن کە سەر بە ئێرانەوەنن ئەوان لە سەروی حکوومەتی عێراقن باوەڕتان هەبێتن ئێستا بڵێن سەرۆکی کۆمار کە بڵێن سلاحیاتیشی مەحدودە سنووردارە بەڵام کە سەرۆک وەزیران کە هەموو سلاحیەتیشی هەیە ڕاستە بە شێوەیەکی بڵێن نووسراو ئەم سلاحیەتانی بۆ دیاری کراوە بەڵام بە کردار هیچ سلاحیاتێکی نییە سلاحیات هەموو لە دەست ئەم گروپە و میلەشە شیعانن کە ئەمڕۆ لە عێراق بەڵێ سوپاس دەکەم دواتەگرم و لای بەرز کاک هەیاس کاک یاسین گەرم و لای بەرز هەر سەبارەت بە کورد و مامەڵەکردنی لەگەڵ ئەم دۆخەم ڕۆکۆبوونەوەی لایەنەکان و بڵین سێسەرۆکاتەکەی هەرێمیش هەبوو بەڵام ناو کۆبوونەوە کە سەرسەرێک مشتومە لە سەرەوەش دروست بووە ئایا کورد چۆن مامەڵەکات مەسەلەن ئایا لەگەڵ ئەمریکەکان باز لەوە کراوای ئەمریکا متمانە هەیە وەکو ڕۆژاوە پشتی کورد بەرنادا یاخود لەگەڵ ئێران چۆن مامەڵە بکەن پێ دوایە لەم بارودۆخەدا ینی تاکو ئێستا هاوسەنگێکە توانراوە ڕابگیرێ؟ وڵی ینی کاک حەچیم ینی ئێمە دەبی هەندێک پێشات هاتنە پێش لە عێراق دەبی زۆر بە جوانی بیان خوێنینەوە ئەوە یەکەمیان کە هەزمموی ئێران لەسەر عێراق بەرەو لاوازی و کەمکردنەوە دەچی کەوابی ئێران لەو کات و ساتە ناتوانێت زۆر شت بسەپێنی بەسەر کورد حتا
بەسەر تەواوی وەزع لە عێراق لە بەرامبەردا دیارە ئەمریکا یعنی خۆی لە سیاست با بڵێن یعنی وەکو مەبدە لە سیاست بەرژەوەندەکان هەیە کورد دەبی خاڵەکانی بەرژەوەندیەکانی لەو وەزای عێراق لە کات و ساتی ئەمڕۆ هەموو واقعی ناوچەکە دەبی بەرژەوەندیەکانی دیاریکە بە چەند خاڵێک 1 2 3 4 ئەو بەرژەوەندیانە دەبی بزانین لەگەر چێت جێبەجێ دەبێت چ لەگە ئەمریکای چ لەگەر ڕاگررتنی هاوسنگ لەگەر ئێران تەمەەن دیارە ئێران دراوسەیەکی بەهێزە لە مەسەلەن هەتا ئێستاش دراوسەیەکە کە کاریگەری خۆی هەیە لەسەر وەزعی سیاسی و هەموو وەزعەکەی عێراق بەڵام لە پاش ئەو ڕووداوانەی ئەو چەند ڕۆژەی دوایی بۆمان دەرکەوت کە ئێران لە ئاسۆیەکی نزیک نەتوانێت ئەو هەژمونەی پێشتری هەبی ئەو کاریگەری پێشتری هەبی بۆیە بەڵام ئێستا بۆ کورد لەوەی لە هەمووی لەوە گرنگتر ئەوەیە کە یەکڕابێ کە یەک هەڵوێست بێ کە حیزبەکانی دەسەڵاتی کوردستان لەگەر حیزبەکانی دیکەی کوردستان خەمخۆری ئەوە بن کە کورد وەکو یەک ناو وەکو یەک هەڵوێست یەک بڕیار چ لەگە ئێران چ لەگە ئەمریکا چ لەگەر تەواوی وەزع عێراق چ لەگەر تەواوی لایەنە سیاسیەکانی عێراق لەنۆ پاش کورد تەواو سوود لە وەزعی وەگری لە دەرەنجامەکانی ئەو وەزعی لە پێشاتەکان وەرگێ پێم وایە کورد دەتوانی باشترین مستەفید بی باشترین سوودمەند بی لەو وەزعی کە دێ بەڵام بە وەرزانەی کە باسمان کرد کە مەرجی یەکەمیان یەک هەڵوێستی و یەک ڕای و ڕێزگرتن لە یەک یان نەک هەر حیزبی بە تایبەتی حیزبەکانی دەسەڵات هەر کەسەوە بۆ خۆی ڕابچێشی و چێشمەی ناردنی وەفد بی لە ژێرەوە و پەیوەندیەکانی ئەو حتا لەگە ئەمریکاش حتا لەگەر ئێران حتا لەگەر حیزبە دەسەڵاتدارەکان و یان کورتە سیاسیەکانی عێراق بۆیە کورد دەتوانێت بەڵام لە ڕێگای سەرۆکایەتی هەرێم بێت لە ڕێگای ئەنجومەنی سیاسی هەر ناوێک هەبێ بەڵام ئەو دانیشتنی ئەوڕۆکرات دەبی ئەو دانیشتە بەس بۆ کامیرە و مناسبات و هەر بۆ بری قەدارکردنی هەڵوێستی کوردی نەبی دەبێ دانیشتەکان دەوریبی لەو کات و ساتە ناسکەی ئەمڕۆ با دانیشتەکان چەند ڕۆژ جارێک بی بە هەفتەی عەلە لەقەل هەفتانەبی ئەو دانیشتانە پێشاتەکان باز بکرێ سەرکردایەتی سیاسی کورد هەمووی کۆبتەوە بگاتە یەک هەڵوێست بەبوونی یەک هەڵوێست ئەمریکا ئێران هەموو کوتلە سیاسەکانی عێراق و هەموو دنیاش زیاتر ڕێز لە کورد دەگرێ ئەو یەک هەڵوێستیا دەبێتە زەمانەتێک لە بۆ کورد کە دەنجی زیاتر بسترێ و هەڵوێستەکانی جێڕێز و تەقدیری خەڵکی تکەبی باشە بەس ئێستا بەرەز سێ جەختر لەوە کردەوە کە کورد یەک ڕیز و یەک هەڵوێست بێستە یەک ڕیزنی لەم باردۆخە ڕای جیاوازێ بە تایبەتی لە هەردوو پارتی دەسەڵاتدار خۆی باشترین هەڵوێست ئەو هەڵوێستە بوو کە لە دانیشتنی پەرلەمانی عێراق ڕۆژێکە کرا ئەو یەک هەڵوێستە بەڕاستی کاریگەریەکی چاچی هەبوو هەنگاوێکی چاک بوو لە بەرەو یەک هەڵوێستی کورد بەڵام ماشمانە ئێمەیانی ئەوە هەنگاوێکە لە هەنگاوە زۆرەکان دەبی کورد کوتلە سیاسیەکانی کورد لایەنە سیاسیەکانی کوردستان زیاتر بە نیەتێکی پاک بە نیەتێکی کوردانە با بڵێن بە نیەتێکی نیشتیمان پەروەرانە زیاتر لە هەموو ئەو فایلانەی کە دێنێ پێکوشتە هەموو هەو ڕووداوانی کە دێنە سەر عێراق و دیارە تەمان ڕووداوەکان زیاتر دەبن چونکە ئێمە مەسەلەن هەتا ئێستا لە عێراق حکوومەتێکی نوێ نییە یعنی ئیش و کار دەکرێت لەسەوەی کە حکوومەتێکی نوێ لە عێراق پێم بهێندرێ ئەمن پێم وایە کورد لەو قۆناغەی پشگیری هەوڵەکانی بەڕێز سەرۆک کۆمار بکە کاک دکتۆر بەرهەم کە پێم وابوو هەڵوێستەکانی ئیجابی بوون کە وای کرد حتا شوێن و پێگە و سمعی کورد لەناو هەتا شەقامی عێراقیش باشتر بی بە نوێنەرایەتی دکتۆر بەرهەم ینی نوێنەرایەتی دکتۆر بەرهەم لە بەغدا پێم وایە زیاتر کورد یەکڕیز دەکە و زیاتر کورد بەهێزتر دەکات لە بەغدا و هەتا پێگەی سەرۆک کۆماریش کە کاغەیاسش باش کرد ئەگەر نەوعەن ما سنووردار و تەشریفی بێ بەڵام واقعی عێراق ئەوەی دەسەرمێنی کە سەرۆکی کۆمار دەتوانێت وەکو کوردێک دەتوانێت وەکو نوێنەری کورد دەتوانی پێگە و ڕۆلی باشتر ببینێت لە وەزعیە و بەتایبەتی ئێمە ڕۆژی جومعەی کە دادێت دەیەک پێدەچی ڕووداوی زۆر گرنگ لە بەغدا و لە ئەوە بدەکە ئەو شەقامی عێراقی داوای هەڵوێستی تونتر دەکەن بە تایبەتی پاش ئەو ڕووداوانەی کە ڕوویاندا پێی وایە شەقامی عێراقی کە داوای حکوومەتێکی نوێی دوور لە هەژمونی سیاسی و کوتلەکان پێک بێ تەمان ئەوە بە متمانەیەکی زیاتر دێنە سەر شەقام دەبی کورد
بەعاقلانەتر و باشتر لەو مەرحەلەیە مامەڵە بکە لەگەر وەزعانوێ. ئەگەر بە کورتی وەڵامی و پرسیارشم دێتەوە سەبارەت بەوەی کە ئێستا باز لەوەکێ کە ئەگەری لایەنە کوردیەکان وەفدێک بۆ تاران و بۆ بەغداش بنێرن پێ دوایە لەو ڕێوە کورد دەتوانێت فشارەکان لەسەر کەم بێتەوە بە کورتی بێسپاسەکە. ناردنی وەفد بۆ بەغدا ئەوە شتێکی زۆر ئاساییە، بەڵام ئەمن لە هەندێک شوێن خوێنمەوە لەگەر مامۆستا نازم دەباغ نوێنەری حکوومەتیارم لە تاران قسە کراوە کە باس لێوە کرد هیچ ئاگادارەیە کە وەفدێکی هەرێمی کوردستان وەکو هەرێمی کوردستان سەردانی تارام کە بەیانی ئەمن وامزانی کە ئەو وەفدەی کە دەچی وەفدەشی لایەنێکی سیاسیە کە تەمان من پێم باش نییە لەو سات و کاتەدا کورد بە وەفدی حیزبی سەردانی هیچ لایەنە بکە، بەڵام بە وەفدی کوردی بە وەفدی کوردستانی سەردانی هەر شوێنێکە پێم شتێکی زۆر چاکە. سپاس دەکەم کاک غیاس سەبارەت بە بارگژیانە و دوای مشکبارانکردنەکەی ئێرانیش چ کاریگەریەکیان لەسەر ئێستای مەسەلە سەرهەڵدانەوەی داعش دەبێەوە بەڕێز لە ناوچەی مووسڵیش بڵێن کار دەکەن، هیچ کاریگەریەکی هەیە ئێستا لەسەر زیندووبوونەوەی داعشەوە پێ دوایە ڕاگرنی کارەکانی ئەو پەیمانانیش کە بۆ یەم گرژیانە کارەکانیان ڕاگرتووە دەست پێ دەکاتەوە؟ بەڵێ دیارە هەموو گرۆپە تیرۆریستەکان بە تایبەتیش داعش هەموو کات دەرفەتی لە ململانەی حزبی و ململانەی سیاسی و دۆخی نالەباری ئەمنی وەرگرتووە. داعش نەک سەری برێن سەر هەڵدەداتەوە بەڵکو سەری هەڵداوەتەوە. بەڵێ من خەڵکی مووسڵم، من ڕۆژانە بڵێم ئەرکیشم هەر لە مووسڵە و ئاگاداری هەموو جم و جۆڵێکی داعشیشم بە پێوەی کە خۆم بەرپرسی ڕاگەاندنی حزبێکی کوردستانیم لە پارێزگای نینەوە. داعش ڕاستە ئێمە لە میدیاکان باسی لێوە ناکەین بۆ ئەوەی خەڵکی مووسڵ دووبارە تووشی دلە ڕاوچێ و ئاوارەی نەبێتن، بەڵام خۆ دیارە تاکو ئێستا نزیکەی مەلیۆنێک خەڵکی پارێزگای نینەوە هە لە ئاوارەی دانام و نەکە لە مووسڵ لە کەرکوچی شوا دەبین ئێمە ڕۆژانە جێشمان لێ دەبی کە داعش بە شێوەی ئاشکرا جم و جۆڵی هەیە کردەوەی تیرۆریستی ئەنجام دەدا. بەڵێ ئەم ڕەوشەی ئێستا کە لە عێراق دەگوزارێت ئەم نەئارامی و پشێویە کە لە عێراق ڕوودەداتن ئەمە دەبێتە کەشێکی باش بۆ دووبارە سەر هەڵدانەوەی داعش و دەستپێکردنی کردەوە تیرۆریستیەکان و ئێمەی کورد و بە تایبەتیش حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ ئاگاداری ئەم پێشاتانە بێتن و بە تایبەتیش مەترسی داعش و مەترسی داعش نەک بۆ سەر هەرێمی کوردستان بەڵکو بۆ شوێنە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بە تایبەتیش شازدەیە کە ئیداری کە کوردن سەر پارێزگای نیناون ئێستا لەدەست سوپا و حەجی شعبیدانە کە وەکو جارەکەی تر 4 فڕقی عسکەری ناو مووسڵ بوون بە ماوەی 24 کاتژمێر پارێزگای نینەوەیان تەسلیمی چەند سەد داعشێک کە دەتوانن بنێن کەمتر لە 500 داعش بوون و هەروەها کەرکووک بە هەمان شێوە بەشێکی دیالە بە هەمان شێوە. بەڵێ ئەم بارودۆخە دەبێتە هۆی دووبارە ڕوخساندنی کەشێکی لەبار بۆ سەر هەڵدانەوەی داعش و داگیرکردنی بەشێکی زۆری عێراق وەکو ساڵی 2014. بەڵێ زۆر بە کورتی سەبارەت بۆی کێسا هاوپەیمانان مەشقوڵایەنن بەهێزی پێشمەرگە و عێراقیش ڕاگرتووە چالاکی دژی داعشیش پێ دوایە دەست پێ بکاتەوە یاخود دەست پێ ناکاتەوە بە کورتی بە سوپاس دەکەم. بەڵێ دیارە من پەیوەندیم کردووە بە برادرانی خۆمان لە وەزارەتی پێشمەرگەوە لە هێزەکانی هەفتە لە شوێنەکانی تر ئەمەش بۆ ماوەیەکی کاتیە بەڕاستی ئێمە کوردستان بەشێشینی عێراق کە بڵێن ئەرک و کاری خوان لە مەشق و ڕاهێنان لەگەڵ عێراق ڕاگرت ئێمەش بەشێشینی عێراق بە هەموو بۆچوونەکانی ئەمریکا و وڵاتانی هاوپەیمانی چۆن تەعامل لەگە عێراق دەکرێت تاکو ئێستا و هاش لەگە کوردستان دەکرێتن بەڵام لەمە بدووە دەکرێتن ئەگەر ڕەوشەکە بەرەو ئارامی نەچێتن مامەڵەیەکی تر لەگە هەرێمی کوردستان بکرێت وەکو دکتۆریش باسی لێوە کرد چونکە ئەو هەنگاوی کە هەرێمی کوردستان حزبە سیاسیەکان نوێنەرانی حزبە سیاسیەکان نوێنەری هەرێمی کوردستان لە پەرلەمانی عێراق نواندیان بەڕاستی بڵێن هەنگاوێکی زۆر حەکیمانە هەنگاوێکی زۆر ڕێک و پێک بە یەک دەنگ ئەم هەنگاوەیان نا ئەمەش بەڕاستی ینی بە شێوەیەکی ئیجابی بەسەر هەرێمی کوردستان و خەڵکی کورد دەوەستێتەوە. زۆر سوپاس بۆ بەڕێزان غیاس سورتی شارەزایی سەربازی و یاسین عەزیز شرۆڤەکاری سیاسی کە لە هەولێرەوە لەگەڵ مامون زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەکەمان. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارم تا بەرنامێکی دیکە خواتانەوە.